ناوەندی و دوای ناوەندیم هەر لە کۆیەتەوە کرد بەڵام ساڵی 63 کە شۆڕشی کورد دەستی پێکردبوو 2 ساڵ بوو بابم بە حکمەوەی کە پیاوێکی شاعیر و کورتپەروەر بوو حەبس بوو لە پاش مفاوەزاتی سەرکردایەتی شۆڕش و حکوومەتی عێراقی بەربوو لە مانگی 1963 ئەو وەختە کۆیە وەکو دەتوانم بڵێم ببۆ مەڵبەندێک کە هەموو شۆڕشی کورد لە کۆیە کۆبووە گەورەترین کۆنگرەی عەشائیری حیزبی میلی لە کۆیە بە سەرۆکاتی مەلا مستفای بارزانی ڕەحمەتی و مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و هەموو ئامر بەتالیۆن و عەسکەری و سیاسی هەمووی لە کۆیە کۆبوونەوە ماڵی مەش یەک لە ماڵانە بوو کە میوانێکی زۆرمان هەبوو لەو خەڵکانەی کە لە دەرەوە هاتبوون بابیشم وەکو دەڵێ خۆی مەشبوه بوو لەسەر کوردایەتی ناچار بوون پێشەوە کە شەر دەست پێ بکاتەوە چوینە دەرەوە کە چوینە دەرەوە چوینە قەڵاتزێ پاشی لە قەڵاتزێش چوینە گوندێکی ناوی هەڵشۆیە لەوێ ماڵی باوکممانەوە بەڵام من بخۆم بوومە پێشمەرگە وەلەو تەمەنی ژمارە 17 ساڵان بوو بوومە نووسەر لە دادگای بەرزی شۆڕش کە لە ماوەت بوو بارەگاکەی لەوێ ئەو فترێ تا ساڵی 1964 من لە ماوەت نووسەر بوو بەڕان زۆریشم پەرۆشیەوە بوو کە مەکتەبم تەواو نەکردووە و ساڵێک دابڕاوم و 2 ساڵ دادەبڕێ پاشی وتوێژی ساڵی 1964 کە لە مەبەینی سەرکردایەتی شۆڕش و حکوومەتی عێراقی بوو ئێمە گەڕاینەوە کۆیە کە گەڕاینەوە کۆیە وەکو تازە بەم باشکردن نەماڵ مابوو نە کتێبخانە مابوو هەمووی سوتا بوو دار و بەردەزرا بوو هەتا تەسەوڕ کە ئەو واری کارەبایان ئەوە کردبوو وەرەنجا ئەو خانووە چاپکەوە جارێکی دیکە و بەس باوکم دائیمە دەیگۆ شتانە تەعویز دەبتەوە بەڕان کتێبخانەکە تەعویز نابتەوە لەبەر ئەوەی باوکم خۆی شاعیرە دیوانی شاعیرەکانی دەستنووسی هەبوو وەکو مصباح الدیوان وەکو زەبیحی وەکو مەولەوی لە کتێبخانەکەی و 10 ساڵیش گۆڤاری گەلاوێش کە لە بەغدا دەردەچوو مامۆستا برای محەممەد و عەلادێ سجادی دەریان دەکرد ئەو گەلاوێژانە باوکم ماوەیەک باوەڕ پێکراوی ئەو گۆڤارە بوو لە کۆیە لەبەر ئەوەی ئەو 10 ساڵی هەموو کۆکردبەوە تەجلیدیش کرابوو یعنی ئەوەش ینی سەرۆتێک بوو یعنی گەر ئێستا بمابایە یعنی حەقەتە شتێکی زۆر ئەوە دەبوو زۆر پەرۆشی کتێبخانەکەی بۆ ئەویش بەداخەوە کە هاتینە بەڵێ عەفو فەرموو کە هاتینەوە دەستم بە خوێندن کرد سەفی 4 و 5 دواناوەندی دەرچوو چوومە زانکۆی بەغدا لە کۆلێژی ئابووری و زانستە سیاسیەکان وەرگیرە